بریارا اتفاقا کدو آزادی کارگریا و لسر روشا سیاسیه لترکیه تایبتی جهر البجارتنان پارلمانتری هدفش انقره ارول کاترجولو میوانی منن سلاف بود بریز کاترجولو نوروزات پیروز به بریارا اتفاقا کدو آزادی تسیر آبیل سیاست ها ترکیه چیه؟ Teşekkür ederim. Sağ olun. Sizin de. Zor spas, levaş piroz bet. Şimdi şöyle بله diyeyim. دەمەوێت بەم شێوەیە ئاماژەی پێ بدەم لە حوتی حوزەیرانەوە دوای هەڵبژاردنەکانی حوتی حوزەیران کاتێک تای بەردۆغان لەم هەڵبژاردنەدا شکستی هێنا بەر لە ئەوەش پرۆسی چارەسەرکردنی کێشەی کوردەویست چارەسەری بکات و دوای ئەمە پرۆسەکەی ڕاگرت تا ئێستا ئەو هەڵوێستێکەوە پیشانی داوە فشارێکی سیاسی هەیە لەسەر کورد کە ئەمەش شتێکی جێگەی سەرسوورمانە ئێمە لە هەموو تورکیا وەکو پەرلەمانتار و وەکو کارمەندانیش هەست بەو فشارە دەکەین بۆیە پارتی داد و گەشە پێدان هیچ شتێکمان لەگەڵ ئەو پارتەدا نییە کەوا پێکەوە هەنگاو بنین بۆیە ئەو تابلۆیەکەوە ئێستا ڕوبەڕووی بوونێتەوە ئێستا دوو هاوپەیمانی هەیە هاوپەیمانی کۆمار و هاوپەیمانی میلەت ئێمە کۆتازار پشگیری لە کاندیدی بەڕێز کلشترۆڵ و پشگیری خۆمان بۆی نیشاندا کە هاوپەیمانی میلەتە بە تایبەتی ئەو سیاسەتە نەفرەت خوازێکەوە بەرامبەر بە کوردان هەیە لەلایەن ئاک پارتیەوە پیادە دەکرێت هەرچی بێت پشگیری کاندیدێک دەکەین کەوا بتوانین هەندێک هەناسە وەربگرین و لەو فشارانە ڕزگارمان بێت و لە کلشتەرۆڵوە چاوەڕێ ئەوەین و پشگیری ئەوەی دەبین هەر لە قۆناغی داهاتوشدا ئەو سیاسەتێکەوە لەبارەی ئێمەوە پەیرەوی دەکات بێگومان ئێمە دەبێتە هۆی حەسانەوەی ئێمە برێز کاترجۆڵ و اتفاقا مڵەتدا پارتیەک هەیە ناوی وی پارتی هەفدیتنا کلشتەرۆڵ و هەدەپە گەلێک رەخنە دەکەن گەلێک عاجز بوونە دەبێژن و هەدەپە گەرەک کلشتەرۆڵ بووان ڕە هەفدوو نەدیتە بیان نها دوێ دقیقا و ئەزدە هاتم نوچەیان دە هن استیفا هند کارش دستان ای پارتیانه ای پارتی چما هلوستکه وسا نشان ده اف دجبریا هدپه جکوته فرمو بریز کلشتارو Yani şöyle söyleyeyim. بەو شێوەیە دەتوانم ئاماژەی پێ بدەم بەڕێز ئەکشنەرکەوە ئێستا لە سەرۆکی ئی پارتیە هەر لە ڕابردووشدا کاتێک وەزیری ناوخۆی تورکیا بوو بە تایبەتی لە ناوچەی کوردستان چەندین ڕێکاری فاعلی مەجهول هەبوو لەوێ و ئەویش ئەو کات وەزیری ناوخۆ بوو کاتێک ئی پارتی ڕێکخستنەکانی خۆی ڕێکخستنەکانی خۆی دروست کردبوو لەلایەن هاوپەیمانی لایەن پارتیگەلی کۆماری جەهەپەوە پشگیری لێ دەکرێت و هەر لەو ڕێگەیەشەوە توانی بچێتە پەرلەمان و خاوەن پەرلەمانتار بێتە ئەوەی جێگەی سەرسوورمانە ئەوەیە ئەو پەرلەمانتارانەی کەوا لە ڕێگەی جەهەپەوە چوون هەموو ئەوانە لیبراڵن بەڵام کاتێک سێری ڕێکخستنەکانی ئی پارتی دەکەین دەبینین کەوا شێوەیەکی دیکەی مەهەپەیە واتە نەتەوەیی تورکیانەکانە و هەندێک جار ئەم نەتەوەیی بوونە دەگاتە ڕەگەسپەرستی و سیستەمێکی لەو جۆرەی هەیە ئێمە بێگومان ئەمە دەزانین بۆیە هەڵوێستی ئێمە لەبارەی دانەنیشتن لەگەڵ شەشتانەکە هەر لەوێوە سەرچاوی گرتووە بۆ چوونی ئێمە ئەوان ناتوانن زۆر سەرکەوتوو بن مەبەستم ئی پارتیە لەلایەکی دیکەشەوە کاتێک بەم شێوەیە دەچنێنێ ئەم هەڵبژاردنەوە بێگومان هەر کەسە و دەگا بە مافی خۆی و کاتێک باز لە پارتەکان دەکرێتکەوە دەڵێن 15 یاخود زیاترە بەڵکو ئەمانە هەموو بەدیار دەکەوێت و ئەو کات دەبینین کێ دەتوانێت پەرلەمانتارانی خۆی بگەێنێتە پەرلەمان بۆیە
هیوادارین daha kişiliğini bulmamış olmasından dolayı, içinde بەهۆی ئەوەی کەوا پارتەکە olmasından ئەو dolayı کەسایەتی خۆی نەدۆزیوەتەوە هیوادارین کەسە باشەکانی نێو ئەم لانانە کەسە لیبراڵەکان بە تایبەتی بتوانن tavrı da هەڵوێستی tavrını da yeniden değerlendirmeleri mümkün. بتوانن دووبارە هەڵوێستی خۆیان هەڵبسەنجێنن و ئەو کات دەتوانین هەنگاو بەرە و قۆناغێکی دیموکراتتر بنین. برێز کاتەرجۆڵ دەزانێت سیاسەتی de rêzdarî rêz gelek giring e. Bi taybetî partiyekî ku 6 milyon deng wergirtine heta zêdetirî 6 milyon dengan wergirtine. Yani boçê rêza va 6 milyon deng deran nayê girtin, rêza îradeyekê nayê girtin ku 6 milyon kes deng dane. Yani ev atmosfera siyasîya Tirkiyeyê çawa di nirxînê? Nirxandina tevî. Şimdi şöyle söyleyeyim, Türkiye Cumhuriyeti Devleti Komari Türkiye Türklerin varlığından لەبارەی هەبوونی کوردەوە memnun değil. زۆر خۆشحاڵ نییە واتە بوونی کورد لە تورکیا نەبووتە هۆی خۆشحاڵی کۆماری تورکیا و کاتێک کورد سەرکەوتن بەدەستدێنێت لەبارەی سیاسەتەوە ئەمە لایەن کۆماری تورکیاوە بۆتە جێی ناخۆشی و ناخۆشحاڵی کاتێک Parçalanmasıyla, savaşlarla دەوڵەتی عوسمانی لە ئەنجامی شەڕەکاندا پارچە پارچە بوو خاکەکانی خۆی لەدەستدا و بەرەو بچووک بوونەوە چوو bir toplumsal yapıdır. ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا تورکای ئێستا دروست بێت ئەوەی من تێدەگەم کۆماری تورکیا لە ڕووی دەوڵەتەوە ئەو عەقڵەی کەوا دەوڵەت بەڕێوە دەبات ئەمە بووەتە خاڵێک ئەوەی کەوا داواکاریەکانی کورد ویستەکانی کورد Parça yani coğrafyadan لەوانەیە diye بۆتە هۆی ئەوەی کەوا هەوڵ بدەن پارچەیەک لەم خاکەوە جیا بکەنەوە ئەم بۆ چونە لە نێو عەقڵی کۆماری تورکیادا هەیە بەڵام گەر بێت و ئێمە بە ڕاشکاوانە قسە بکەین کورد bütün dünyadaki لە هەموو جیهاندا لە نێو هەموو kendi kimlik دەوڵەتە نەتەوەییەکاندا تەنها داوای ناسنامەی خۆیان دەکەن و ئەمە شتێکی زۆر سادە و ساکارە و ڕاستیەکی ڕۆژەوی ئێستای و پێویستە ئەمە قبول بکرێت bazı insanlar هەندێک کەس کاتێک لە نێو دەوڵەتە نەتەوەییەکاندا پێکەوە دەژین لەبارەی جیاوازیە دینی و ئاینیەکانەوە گەر بێت و یەکتر نزیک بن بێگومان ئەمە نابێتە هۆی کێشە و نابێتە هۆی ئەوەی کەوە ئەو ناسنامەیە بێوێت خۆی جیاب کاتەوە لەو دەوڵەتەوە بۆیە وەکو ئەوەی پارتی dosta düşmana bunu anlatıyor ki biz ayrılıkçı değiliz. هەدەپە Ama biz ئەو هەڵوێستە هێوەکەوە ئێمە جیاخوازیمان ناوێت تەنها ناسنامەی نەتەوەی خۆمان دەوێت و خەباتەکەشمان هەر لەو سۆنگەیەوەیە Kekerol Katırcıoğlu Sıban, Parlamentoya Türkiye, Parizbendiya si parlamenteran digredes. Brez Saliha Aydeniz, her vaha parlamenterek CHP, parlamenterek İyi Partici. Çima sıba parlamento ve Parizbendiyan digredes, nırkandın avı çi ya? şimdi bir komisyon kurulmuştu. کۆمیسیۆنێک پێشتر دامەزرا بۆ وەکو دەزانن بۆ ئەم سێ پەرلەمانتارە یەکەچیان سەر بە ئی پارتیە و ئەوی دیکە سەر بە جەهەپەیە و ئەوەی کۆتاییش سێمەکەش سەر بە هەدەپەیە و هەوڵ دەدرێت کەوا پارێزبەندی هەڵبگیرێت بەهۆی چەند هۆکارێکی جیاواز و بڕیاری دادگایەوە Şimdi tabii ئێستا bu ne zaman gelecek diye biz de bir anlamda بێگومان چاوەڕوانی ئەوە بووین و گفتوگۆمان دەکرد لەبارەوەی ئەو کاتە کەی دێت و وا دیارە سبەی ئەم بابەتە دەێنرێتە پەرلەمان و بە گوێرەی پێشبینیەکان پارێزبەندی ئەو سێ پەرلەمانتارە هەڵدەگیرێت واتە بەو شێوێژ دەچنە نێو هەڵبژاردنەکان و وا دیارە بۆ ئێمە Beli spasiyat etkin Brez Erol Katırcıoğlu parlamenteri HDP Ankara meyvanı.